مناڵی ئاخر زەمان، نووسینی عەزیز نەسین، وەرگێڕانی غەریب پشدەری. ئەمەم لە تۆ ڕانەدەدیت. ئەستەمبۆڵ 20 نۆڤەمبەری 1966. ئاوەڵی خۆشەویستم ئەحمەد، سوپاس کە بەڕێک و پێچی نامەم بۆ دەنووسی. کاتی خوێندنەوەی نامەکەت ئەوەم بەبیرداهات ئاخۆ بەڕاستی ئەمڕوو داوانت بەسەر هاتووە یا هەر لە خۆتەوە دروستیان دەکەی. نامەکانتم هێندە پێخۆشن هەرمە پرسە. خۆزگە منیش دەمتوانی وەکو تۆ بنووسم. بەڕێکەوت چەند ڕۆژێک لەمەوبەر لە قوتابخانەکەی ئێمەشدا شتێک ڕوویدا کە تەنیا مامۆستاکەمان نەبێت کە زۆر تووڕە بوو، دەنا هەموو قوتابیەکان هێندەیان نەمابوو بپسێن لە پێکەنینە. وا تێنەگەی ئەم چیرۆکەم هەروە لە خۆوە بۆ پێکەنین دروست کرد بێ تا نامەکەمی پێ سەرنجڕاکێشکەم. نا، بە ژیانی تۆ باسەکە چۆن ڕوویداوە ئاوات بۆ دەژێڕمەوە. تازە قوتابخانە کرابەوە، دەرس دەستی پێکرده بوو. چەند قوتابیەکی تازە هاتبوونە پۆلەکەی ئێمە، هێشتا ناویانمان نەدەزانی. یەکێک لەوانە هەمیشە دەستی چەپی لە گیرفانیدا بوو، هیچ کاتێک دەستی لە گیرفانی دەرنەدەهێنا. ئێمەش هێشتا زۆر لە یەکتری شارەزا نەبوو بووین، نەمان دەتوانی لێ بپرسین بۆ دەستت دەرنایێنی. ڕۆژێکی دوانیوەڕۆ کاتبووینەوە قوتابخانە و لە حەسار خەریکی یاریکردن بووین. بەڕێوەبەری قوتابخانە هاتە حەسارەکە، بانگی مناڵەکەی کرد. مناڵەکە بەڕاکردن بێ ئەوەی دەست لە گیرفانی دەربێنێ چووە بەردەمی بەڕێوەبەر ڕاوەستا. کە ئێمە شارەزای بەڕێوەبەر بووین، دەمانزانی لە کردەوەی منداڵەکە چەند پەس دەبێ. دەستمان لە یاری هەڵگرت و بە چاوەڕوانی وەستاین تا بزانین کار دەگاتە کوێ. بەڕێوەبەر لەم ڕەفتاری مناڵەکە زۆر تووڕە بوو. نەڕاندی بۆ دەستن ناوەتە گیرفانت. مناڵەکە وەڵامی نەدایەوە و سەری داخست بوو. ئێمە شەموو لە دەوری بەڕێوەبەر کۆبوو بووینەوە و دووبارە بەڕێوەبەر نەڕاندی. لەگەڵ تۆم بوو، وتم دەستت دەربێنە. مناڵەکە دیسانەوە نقی نەکردەوە. بەڕێوەبەر ئەم جارە تونتر شێڕاندی. دەڵی کەڕی. مناڵەکە بەهێمنی و بە قوڕگێکی پڕ لە گریانەوە وەڵامی دایەوە. گوێم لێتە قوربان. بەڕێوەبەر کە زۆر تۆڕە بوو وتی ئێرە جێگەی سنگ دەرپەڕاندن و ملهۆڕی نییە. وتم دەستت دەربێنە. مناڵەکە گوێی نەدایە و دەستی لە گیرفانی دەرنەهێنا. بەڕێوەبەر زلەیەکی وای لە بناگوێیدا ئاگری لە چاو بەردا. زلەکە هێندە بەتین بوو مناڵەکە نەیتوانی خۆی ڕاگرێ. کەوت و دەستی لە گیرفانی هاتە دەر. بەم دیمەنە هەموومان واقمان وەڕما. بێدەنگێکی سامنا کە مولایەکی داگرت. لە دواوە چرپەچرپ دەستی پێکرد. بەڕێوەبەر خۆشی لە ئێمە خراپتری لێهات. وەکو کۆتەڵی بێجوڵە ڕاوەستا و لە جێی خۆی وشک بوو. خۆشی نەیدەزانی چی بکە، چۆن سەر و بنی کێشەکە و خۆی لێ بکاتەوە. چونکە مناڵەکە دەستی چەپی نەبوو، دەستە دەستکردەکەی هاتووە دەرێ و کەوتوو بە گۆڕێ. تازە تێگەیشتین بۆچی ئەو بە سزمانە هەمیشە دەستی چەپی لە گیرفان دەنا. بەڕێوەبەر کە چاوی پڕ ببوو لە فرمێسک، مناڵەکەی لەسەر عەرز هەڵگرتەوە و وتی کوڕی خۆم بۆچی لە پێشدا نەدوت. دوایی دەستی مناڵەکەی گرت و بردیە ژوورەکەی خۆی. بەڵام ئەمە هیچ سوودێکی نەبوو. کوڕەکە لە ڕۆژی دواییەوە نهاتەوە قوتابخانە و هێندەش تەریق بووەوە، تەنانەت نەچووە قوتابخانەیەکی تریش. لە دواییدا بیسمان بەڕێوەبەر داوای لێبوردنی لە مناڵەکە و دایک و باوکیشی کردووە. گفتی داوە کە بە هەموو جۆرێ ئاگای لێ بێ. بەڵام کوڕەکە دیسانەوە هەر ئامادە نەبوو بێتەوە قوتابخانە. کاتێ مامۆستان بەسەراتە ناخۆشەی گێڕایەوە، بێدەنگێکی سەر پۆلەکەی داگرت. چیرۆکەکە هێندە کاریگەر بوو ماوەیەک هەر نەمانتوانی ورتە بکەین. کاتێ زنگی پشودان لێیدا و مامۆستا خەریک بوو بچێتە دەرەوە، وتی بەم جۆرە بەڕێوەرەکەمان تا دوا ڕۆژی ژیانی لە داوی ئازاری ویژدان ڕزگاری نابێ. بەمە دەڵێن ئازاری ویژدان. هەر کە مامۆستا لە پۆل چووە دەرێ، سلەیمان وتی
ئێخۆ مامۆستاش باسی خۆی نەکرد. یەکێک لە مناڵەکان وەڵامی دایەوە مامۆستا بێگوناهە، هیچ کەسێ ئیشە خراپەکانی خۆی لەبەرچاو نییە، ئێمە هەمومان هەر خراپەی خەڵکیمان لەبەرچاوە. بەیانیە و ڕۆژەک هاتینەوە قوتابخانە دەمیر وتی من باسی ئازاری ویژدانم لە باوکم پرسیوە. باوکم وتوێتی مناڵان دووچاری ئازاری ویژدان نابن، ئازاری ویژدان هەر هی گەورەکانە. من ڕاکەی باوکی دەمیرم پێڕاستە، تۆ دەڵی چی؟ دەزانم دەرس و مەشق و ئەرکی ماڵەوە زۆرن، بەڵام هەوڵ بدە وەڵامی نامەکانی منیش دوانەکەون. نازانی چەند بە تاسەی گەشتنی وەڵامەکانم. هەموو ڕۆژێک کە دێمە ماڵێ لە دایکم دەپرسم نامەم بۆ هاتووە یان نا. سەرکەوتنت بۆ دەخوازم. هاوڕێت ئەحمەد تاربای.